لەسەرم بابەتە لەگەڵ میوانەکەم قسە دەکەم بەڕێز عەلی معماری شارەزای ئەمنی و استراتژیکە لە لەندەنەوە لەگەڵما. بەڕێز معماری سپاسکە لەگەڵ کوردستان 24. دەمێ بزانم بڕیاری چەکداماڵینی حیزبوڵای لوبنانی چۆن دەبینی؟ یا حکوومەت ئەم بڕیارە توانێت بەسەر حیزبوڵادا جێبەجێ بکات یا حیزبوڵا جارێکی دیکە دژی بڕیاری چەکداماڵین دەوەستێتەوە؟ سەرەتا سلااو ڕێز بۆ ئێوە بۆ بینەرانی کەناڵەکەتان بەڕێزمم سیرکە ئەمڕۆ من پێم وایە کە یەکێک لە بابەتەکانی محوەرەکانی ئێران کە لە لوبنان مەبەستمە یەکێک لەو محوەرانە پێم وایە شکستی هێناوە کۆتایی هاتووە. ئەم شکستێنانە بەڕاستی دەمێنێتەوە سەر ئەوەی کە ئایا ئەو چەکانە ڕادەست دەکرێت یاخود نە، چونکە تاوەکو ئێستا ئەو هەڕەشە و بەڵێنانە ماون لەلایەن ئێرانەوە بە پلەی یەکەم ئەو هەڕەشانە هەر ماون بۆ پاڵپشتکردنی حیزبوڵڵا. بێگومان حیزبوڵڵا پشتبەوەدا بەسەر کە ئێران دەیڵێت لەم کات و ساتەدا، بەڵام ئەوەی کە ڕوو دەدات ئەوەی کە هەیە ئەوەی کە ئێستا ئەمڕۆ لە گۆڕپانەکەدا هەیە لایەنگرانی حیزبوڵڵا لە باشووری لوبنان دەیانەوێت کە وڵاتەکە پەلکێشی جەنگێکی ناوخۆیی بکرێت، بەڵام من پێم وایە لەم کات و ساتەدا ئەگەر هاتوو ڕێکەوتنێک نەکرێت بۆ چەکداماڵینی حیزبوڵڵا بە شێوەیەکی ڕاستەقینە ئەو کاتە بڕیارێکی نێودەوڵەتی دەدرێت بۆ ئەوەی کە حیزبوڵڵا چەکەکانی ڕادەست بکاتێ. ئێمە ئەمڕۆ باش دەزانین کە هێزەکان هێزەکە لە گۆڕەپاندا بڕیاری لەدەستە، بڕیاری سیاسی لەدەستە، ئەوەیە کە بڕیار هێزی هەیە ئەوەی کە ئەوە دەیەوێت ئەنجامین. بۆ نمونە سبەی دەتوانێت کە ئەمریکا فەڕەنسا بەریتانیا بەیەکەوە بڕیارێک بدەن کە پۆلیسە حیزبوڵڵا چەکدار بنێتە. ئەو کاتە ئەو بڕیارش بڕیارێکی نێودەوڵەتیە، بەو واتایە دێت ئەمڕۆ بێتیان سبەینێ. من پێم وایە حیزبوڵڵا چەکەکانی ڕادەستی دەوڵەت دەکات بە خۆشی بێت یاخود بە نەخۆشی بەهێز بێت. هیچ بژاردەیەکی دیکەی نییە حیزبوڵڵای لوبنانی بە تایبەت دوای ڕوخانی ڕێژەمی یاسا. بەڕێز معماری پێت وایە کاردانەوەی حیزبوڵڵا بەرامبەر بەو هەوڵە نێودەوڵەتیەوە بڕیاری نێودەوڵەتیە کە ئێستا بەڕێزت باست کرد چی دەبێ؟ ئەتوانێت دژی بڕیاری نێودەوڵەتی بۆ دانانی چەک بوەستێتەوە؟ من پێم وانییە کەوا حیزبوڵڵای لوبنانی بتوانێت کەوا ڕووبەڕووی بڕیارێکی نێودەوڵەتی ببێتەوە، ئەم بڕیارەکە پاڵپشتی هەبێت، چونکە حیزبوڵڵا بە شێوەیەکی ڕاستەقینە نەیتوانێت ڕووبەڕووی ئیسرائیل بێت. ئێمە بیرمان نەچێت بە پلەی یەکەم دوو خاڵی سەرەکی هەن. یەکەمیان ئەوەیە کە ئەو پاڵپشتەیە کە بۆ حیزبوڵڵا دەکرێت وەکو گوتم دوای ڕوخانی ڕێژەمی ئەسەد ئەو پاڵپشتەی نەماوە. فڕۆکە جەنگیەکان ئەو فڕۆکە جەنگیانەی پێشکەوتوانەی کە هەن کە بۆردومانەکان جێبەجێ دەکەن، فڕۆکەکانی ئیسرائیلی مەبەستووە کە بۆردومانی لوبنان دەکەن، حیزبوڵڵا ناتوانێت ئەمانە ڕابگرێت، ناتوانێت چارەسەریان بکات. کەواتە ئەوە بەو مانایە دێت کە من وەکو پێم گوتی تەنانەت ڕەنگە لەو بڕیارە نێودەوڵەتە ئیسرائیلیش بەشداری بکات. ئاسمانی لوبنان چێ دەتوانێت کۆنتڕۆلی بکاتە؟ نەڕادار دەوڵەتی لوبنان. کەواتە چی دەکرێتە؟ کەواتە پێمان وایە حیزبوڵڵا ناتوانێت ڕووبەڕووی ئەو بڕیارە نێودەوڵەتیە ببێتەوە بۆ چەکداماڵین تەنانەت بڕیاری ناوخۆش لە ڕۆژناوەڕۆ. پێت وایە بەرەی مقاومە بۆچی دژی چەکدانانەوە هێشتا بەرگری دەکات لە کاتێکدا بەرەی مقاومەت تا ئاستێکی زۆر لاواز بووە لە ناوچەکە لە دوای 7 ئۆکتۆبری 2023 و ئێستا کەیتر سەرکردەکانیان دانەدانە لە ناوبران؟ بەڵێ ئەوان تا دوای سات بەرگری دەکەن، بەڵام من پێم وایە هەمیشە لایەنی دۆڕاو هەوڵ دەدات کەوا ئیدارەی شەڕەکە بە شێوەیەکی بەرگری بدات. ئیدارەی شەڕ بە شێوەیەکی بەرگری شەڕێکی دۆڕاو لە لایەنی دۆڕاو بەڕاستی کۆمەڵێک
بابەتی دیکەی لێ دەکەوێتەوە کە شتی چاوەڕوان نەکراو دەبێت کە ڕەنگە لە بەرژەوەندی ئەو لایەنی دۆڕاوە نەبێت چونکە ڕوبەڕووی چێ دەبێتەوە ڕوبەڕووی حکوومەتی لوبنان دەبێتەوە وەکو دەوڵەتی لوبنان ئەو لەگەڵ بریارە نێودەوڵەتیەکانە لەگەڵ ئەمریکایە لەگەڵ لە بەرژەوەندی ئیسرائیل قسە دەکات دەوڵەتی بەشەش ڕاستەخۆنە ڕاستەخۆ قسە دەکات کەواتە حزبوڵڵا چۆن دەتوانێت ڕوبەڕووی دەوڵەت ببێتەوە حکوومەتی لوبنانی داوای چەکداماڵی لە حزبوڵڵا دەکات بەڵام ئەگەر هاتوو ئەم خواستە جێبەجێ نەکرد کەواتە بەریەکەوتن دروست دەبێت ئەم بەریەکەوتنە دەبێتە هۆی چی جۆرێک لە جۆرەکان دەبێتە هۆی شەڕێکی ناوخۆ بۆ چەند ڕۆژێک بەڵام ئەو کاتە حکوومەتی لوبنان براوە دەبێت دەستوەدانێکی نێودەوڵەتی دەبێت دۆخەکە لە بەرژەوەندی دەوڵەت دەشکێتەوە بە شێوەیەکی دەشکێتەوە واتە حزبوڵڵا باشووری لوبنان لەدەست دەدات. بەڕێز معماری پەیوەندی وە کاریگەری چەکدانانی حزبوڵای لوبنانی لەسەر گروپە میلیشیاکان لە عراق چۆن دەبینی بە تایبەتی حەشدی شعبی کە ئێستا داوای چەکدانانیش لە حەشدی شعبی دەکرێت ئەمانە ڕاستەوخۆ پەیوەندیان بەیەکەوە دەبێت و کاریگەریەکانی چی دەبێت؟ یەکەم شت لە ڕۆی معنەویەوە کاریگەری دەبێت کاریگەری زۆریشی دەبێت بە نەرێنی کاریگەریی نەرینی دەبێت لەسەر تەواوی گروپەکانی بەرەوەی مقاومەکە لە عێراق هەن کە فەرمان لە لاینی دەرەیچیەوە وەردەگرن بە پلەی یەکەم لە ڕووی معنەویە لە کاریگەریی نەرینی زۆری دەبێت لە هەمان کاتە لاواز دەبن مانەوەیان بە شێوەیەکی لاوازی دەبێت لێرەوە کاریگەری دەبێت ئەو گروپان چەکدارانی کە لە عێراقدان دەستنە بازنەی مەترسیەوە ئەمڕۆ زیاتر لە دەستنە بازنەی مەترسیەوە بۆچی ئەوانە دەستنە بازنەی مەترسیەوە بەو مانایە دێت کە ئەوانە نۆرەیان دێت بۆ ئەوەی کە دانوستان لەگەڵان بکرێت و چەکەکانیان دابنێن یان ئەوە تا ڕێو شوێنان لە ژیان دەگیرێتە بەر هەر وەکو چۆن ڕێو شوێن لەم کات و ساتەدا بەرامبەر بە حەزبوڵڵا دەگیرێتە بەر هەمان چارەنووسیان ڕوبەڕوو دەبێتەوە. زۆر سپاس بەڕێز عەلی معماری شارەزای ئەمنی و ستراتژی لە لەندەنەوە لەگەڵمان بووی سپاس.